لە سنووری ئیدارەی سۆران حکوومەتی هەرێم زیاتر لە 6 ملیار دینار قەرزی کارەبای لای بەشدار بوانیەتی. هاوڵاتیانیش پابەند نەبوونیان بۆ هۆکارە داراییەکان دەژێڕنەوە. لەگەڵ هاتنی قەیرانی دارایی و کەمبوونەوەی داهاتی تاک هاوکات دواکەوتن و پاشەکەوت و دوجاریش لێبڕین لە موچەی فەرمانبەران وای کرد هاوڵاتیان پابەند نەبن بە کرێی مانگانەی کارەبا. پاش دروستبوونی قەیرانی دارایی لە 2004ەوە تاکو ئێستا ڕێژەی کەلەکەبوونی قەرزەکانی کرێی کارەبا ساڵ بە ساڵ زیاتر ئەبێت و تاکو ئێستا زیاتر لە 6 میلیار قەرزی کرێی کارەبا لای هاوبەشانی کارەبایە و ئێمە هەموو ئاسانکاریەکمان کردو بۆ ئەوەی خەڵک بتوانێت خۆی بگونجێنێ لەگەر ئەو قەیرانە و بتوانێت قەرزی کرێی کارەبا بدات. لە بەرامبەردا بەهۆی کەمبوونەوەی داهات و توانە داراییەکانی حکوومەتی هەرێم کەمترین پرۆژە لە بواری کارەبا لە سنووری ئیدارەی سۆران جێبەجێکران. تەنانەت ئەو پرۆژانەی کە بڕیاری جێبەجێکردن و تێچووی تەرخانکراویشی بۆ دیاری کرابوو وەستان بە تایبەتی پرۆژەکانی دانانی وێزگە و ڕاکێشانی هێلی 132 kV بۆ سەنتەری قەزاکانی سۆران و چۆمان و مێرگەسۆر هاوکات گۆڕینی ژمارەیەک بگۆڕ و ستونی گەورە و تەلەکانی گواستنەوەی کارەبا. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی کردە سەر کەمبوونەوەی سەعاتەکانی پێدانی کارەبا لە سنوورەکە. نزیکە 11 میلیار پارە سەرف کراوە لە کەرتەکانی کارەبا لە دابشکردن لە گواستنەوە. ئەم ساڵش ڕێژێکی زۆر باش پارە خەرجکراوە لە بوارەکانی کارەبا بە تایبەتی لە هێلەکانی گواستنەوە هەروە وێزگەکان. ئەوەی کە ئێمە لە بەردەستیتمان تاکو ئێستا نزیکەی 8 میلیار دینار ئەمسار پارە سەرف کراوە بۆ کەرتی کارەبا. ئێستا تیمەکانی چاکردنەوەی کارەبای سۆران سەرقاڵی دانانی پێوەری زیرەکەن لە سنووری ئیدارەی سۆران. لە ئێستادا زیاتر لە 25,000 بەشدار بوو پێوەری زیرەکیان بۆ بەستراوە. لە کۆی 80,000 بەشدار بوو، بەڵام هاوڵاتیان نیگەرانن لەو بڕە کارەبایی بۆ هەر بەشدار بوویەک دیاری کراوە کە 32 ئەمپێرە. ئوسمان کورسات نیوز ئیدارەی سۆران.